چەمپیۆنز لیگ گەورەترین پاڵەوانەی لەسەر ئاستی ئەوروپا بەردەوامی هەیە و چوارشەممە 2 یاری بەهێز ئەنجام دەدرێت. لە کاتژمێر 10 شەودا یانەی پاریس سان ژێرمەنی فەڕەنسی لە یاریگای خۆیدا و لە یاریکی بەهێزدا میوانداری یانەی بەرشلۆنەی ئیسپانی دەکات. ئەو دوو یانەی لە مێژووی چەمپیۆنز لیگدا 12 جار ڕوبەڕوو یەک بوونەتەوە بە شێوەیە کە هەریەکەیان 4 بردنەوەی بەدەستهێناوە و لە 4 یاریشدا یەکسان بوو. بەرشلۆنە 23 گۆڵی تۆمار کردووە لە بەرامبەردا پاریس سان ژێرمان خاوەنی 21 گۆڵ بووە. پاریس سان ژێرمان ئەو یانەی قەتەریەکان خاوەندارەتی دەکەن. ماوەی چەند ساڵە لە پێناو بەدەستهێنانی یەکەم نازناوی چەمپیۆنز لیگ لە مێژوویاندا چەندین گرێبەستی گەورەیان کردووە بەڵام سەرکەوتوو نەبوون. لە ئێستاشدا دەیانوێت بەبوونی لویس ئینرکی وەگڕاهێنەر و کیلیان مەمباپێ وەک هێرشبەر ئەو خەونەیان بکەنە ڕاستی. یانەی بەرشلۆنەی ئیسپانی بەڕێهێنەرەتی چاڤی هێرناندێز ئامانجیان ئەوەیە ئەنجامێکی نایابیان بەرامبەریانە فەڕەنسیەکە بەدەست بهێنن تا بتوانن سوودی لێ ببینین بۆ یاری گەڕنەوە و ئەم قۆناغا تێپەڕن. لویس ئینرکی لە مێژوودا لە 41 یاریدا ڕێهێنەرەتی کردووە لە چەمپیۆنز لیگدا 28 بردنەوەی هەیە لەگەڵ 5 یەکسان بوون و 8 شکست. بەڵام چاڤی هێرناندێز خاوەنی 7 بردنەوە و 3 یەکسان بوون و 6 شکستە لە 16 یاریدا کە ڕێهێنەرەتی بەرشلۆنەی کردووە لە چەمپیۆنز لیگدا. لە هەمان کاتدا و لە یاریەکی تردا کە جەنگی ئیسپانی و ئەڵمانیەکانە یانەی ئەتلێتیکۆ مەدریدی ئیسپانی ڕوبەڕووی یانەی بروسیا دۆرتمۆند دەبێتەوە. ئەتلێتیکۆ مەدرید و دۆرتمۆند لە مێژووی چەمپیۆنز لیگا 4 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە و هەریەکەیان لە 2 یاریدا براوە بووە. یانە ئیسپانیەکە 4 گۆڵی تۆمار کردووە بەرامبەر بە 6 گۆڵ بۆیان ئەڵمانیەکە. بروسیا دۆرتمۆند لە مۆرزەدا بەردۆخی لە خولی ئەڵمانیدا باش نییە و دەیەوێت بە بەدەستهێنانیان جامی نایابێت لە چەمپیۆنز لیگ قەڕەبی بکاتەوە. لە بەرامبەریدا ئەتلێتیکۆ مەدرید ڕێهێنەرەتی دیۆگۆ سیمۆنی بە دەروونێکی بەرزەوە یاری دەکەن و پاڵەوراوی سەرەکین بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە بەتایبەت دوای ئەوەی سەرکەوتوو بوون لە کردنە دەرەوەی ئینتەر میلان لە پاڵەوانێتیەکە